ئامانجی ئەم جەنگەی ئێستای بەرەی ئەمریکا و قەوارەی زایۆنی لە دژی ئێران لە ڕیشەدا بۆ تێڕوانینێکی ئایدۆلۆژی داڕێژرا و دەگەڕێتەوە کە سەرکردەکانی وەک مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا لە دروشمی ڕۆژئاوا لە ڕوبەڕووبوونەوەی جیهاندا هێناویانەتە ئاراوە. تێگەیشتن لەم جەنگە و پشتیوانی ڕەهاکەی ئەمریکا بۆ قەوارەی زایۆنی پێویستی بە هەڵدانەوەی ئەو لاپەڕە مێژوویەیە کە چۆن چەمکی شارستانیەتی ڕۆژئاوا وەک قەوارەیەکی یەکگرتوو داهێنرا کە پاش جەنگی جیهانی دووەم ڕەوتی پارێزگارە نوێیەکان لە ئەمریکا چەمکی میراتی جوولەکە مەسیحیان هێنایە ئاراوە بۆ ئەوەی قەوارەی زایۆنی نەک هەر وەک بەشێک لە ڕۆژئاوا جێگیر بکەن بەڵکو بیکەنە مۆدێلێکی نمونەیی کە گوایە پارێزگاری لە نەریتە کلتوریەکان و بەهاکانی دیموکراسی دەکات. ئەمەش خاڵی دەستپێکی گرێدانی چارەنووس و شوناسی واشنتۆن بوو بە تەل ئەبیبەوە تا ئەو ئاستەی بەرژەوەندیەکانی قەوارەی زایۆنی ببنە پێوەەر بۆ بەرژەوەندیەکانی ئەمریکا. بۆ پاساوهێنانەوە و شەرعیەتدان بەم پاڵپشتیە بێسنوورەی ئەمریکا بۆ قەوارەی زایۆنی باڵی ڕاستڕەوی ئەمریکی پێویستی بە دروستکردنی دوژمنێکی گەورە بوو. لێرەوە بە پشتبەستن بە تیۆریەکانی وەک پێکدادانی شارستانیەتەکانی سامیۆل هانتینگتۆن و قۆسنەوەی ڕووداوەکانی وەک شۆڕشی ئێران وتارێکی نوێیان داڕش کە تێیدا ئیسلامیان وەک هەڕەشێکی بوونیەوی و دوژمنێکی سەرسەختی ڕۆژئاوا وێناکرد. سەرەڕایەوەی لە واقعدا زۆرێک لە وڵاتانی ناوچەکە هاوپەیمانی ئەمریکا بوون، بەڵام ئەم وێناکردنە ئامانجێکی دیاریکراوی هەبوو کە ناساندنی قەوارەی زایۆنی وەک قەڵغانی پێشەوەی بەرگری ڕۆژئاوا لە بەرامبەر ئەو هەڕەشەدا کە ناوی تیرۆریان لێناوە. ئەم تابلۆیەش بووە تاکە بیانووی بەهێز بۆ ڕشتنی سامان و سەرچاوە سەربازیەکانی ئەمریکا بۆ نێو قەوارەی زایۆنی و دروستکردنی جەنگ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. لە پشت ئەم وتارە کلتوری و شارستانیەوە پاڵنەرێکی گەورەی سەرمایەداری و تەکنەلۆژی دەستەبژێری ئەمریکی زایۆنیستی خۆی مەڵاستداوە. دەستەبژێری سەرمایەدار و خاوەن کۆمپانیا زەبەلاحەکانی تەکنەلۆژیا لە ئەمریکا ڕۆڵێکی سەرەکی لەم پاڵپشتیەدا دەگێڕن کە ئامێرەکانی پێشکەوتنی تەکنەلۆژی و بەرنامەکانی ژیری دەستکرد دەخەنە خزمەت باڵادەستی سەربازی قەوارەی زایۆنیەوە، هەروەک چۆن لە جەنگی 2 ساڵەی غەزەدا پشتی پێبەسترا. ئەم گروپە لە پێناو پاراستنی باڵادەستی پرۆژەی زایۆنیزم فشارێکی گەورە بۆ هەڵگیرساندنی جەنگ لە دژی ئێران دەکەن. لە کاتێکدا شارەزایانی استراتیژی پێیان وایە ئەم جەنگە لە بەرژەوەندی واشنتۆندا نییە و تواناکانی ئەمریکا دەپوکێنێتەوە و گۆڕەپانەکە بە تەواوی بۆ هەژمونی چین چۆڵ دەکات. لە پشت ئەم پشتگیریکردنە کوێرانەی قەوارەی زایۆنی و دروستکردنی ئەم وتارە تونڕەوە هەوڵێکە بۆ شاردنەوەی قەیرانە ناوخۆیەکانی ئەمریکا و پەردەپۆشکردنی گەندەڵیەکانی سیاسی ئاشکرا کە سیاسەتە نیولیبراڵیەکان بوونەتە هۆی کەڵەکەبوونی سامانی وڵات لە دەستی کەمینەیەکی زۆر بچووکدا و سەرهەڵدانی قەیرانی ئابووری بۆ زۆرینەی هاوڵاتیان. لە بری چارەسەرکردنی ئەم نادادپەروەریەش دەستەبژێری دەسەڵاتداری ئەمریکا جەنگێکی کەلتوری وەهمی لە نێوان ڕۆژاوا و ڕۆژهەڵاتدا دروست کردووە بۆ ئەوەی تووڕەیی خەڵک بەرەو کۆچبەران و موسڵمانان ئاراستە بکات. ئەم ستراتیژە ڕێگە بە باڵی ڕاستڕەوی ئەمریکا دەدات بەبێ لێپرسینەوە درێژە بەو پەیوەندیە نەئاساییە بدات کە تێیدا سیاسەتی دەرە و سەرچاوەکانی ئەمریکا بە تەواوی کۆتوبەند کراون بۆ خزمەتکردنی فەرمانە جیۆپۆلەتیکەکانی قەوارە دەستکردەکەی زایۆنی.